ئەو دوو زۆر سەمادە ئەندامێکی ئێمە بەرهەمی دەهێنین ڕاستەوخۆ 100% کوالیتیەکەی بەرزە و ئەندامیە لەبەرەوەی ڕاستەوخۆ مادە ئەوەلیەکەی پاشماوەیە هیچ شتێکی تری لەگەڵ تێکەڵ ناکرێت لە کاتی بەرهەمهێنانیشیدا هیچ مادێکی حافزەی تێ ناکرێت نابێتە هۆی پیسبوونی ژینگە بە پێچەوانەوە دەبێتە هۆی کەمبوونەوەی دوانۆکسیدی کاربۆن لە هەوادا لەبەرەوەی نابێتە هۆی وشکبوونەوەی خاک و شێداری خاک دەپارێزێ ئەگەر بینە سەر بەرهەمی کشتتوقاڵیەکانیش لەبەرەوەی زیاتر لە 80 توخمە خۆراکی زیاتری تێدایە نابێتە هۆی دروستبوونی هیچ نەقسێکی توخمە خۆراکی لە ڕووەکەکەدا کاتێ بۆی بەکاردەهێنرێ بە پێچەوانەوە بەڕێژەی 100% بەرهەمەکە ئەندامی دەبێت و ڕووەکەکە دژی نەخۆشی دەپارێزێ نابێتە هۆی دروستبوونی فەتەریات و ئەو نەخۆشیە وەرزیانەی کە تووشی بەرهەمەکان دەبێت بە پێچەوانەوە ئەو مادەی ئێمە ئیش لەسەر ئەوە دەکات کە ئەو ڕووەکە بپارێزێت هەروەها کوالەتی خاکەکەش ڕادەگرێ و بەرزی دەکاتەوە نابێتەوە هۆی بێپیدبوونی خاکەکە لەبەرەوەی ئۆرگانیک ماتەری خاک بەرز دەکاتەوە کوالەتی خاک باشتر دەکات ڕێژەی ڕاماڵین و ئینفیلتریشن کەم دەکاتەوە ینی جیاواز لە هەموو سەمادە ئەندامیەکانی تریش دەتوانم بڵێم ڕاستەوخۆ ئیش لەسەر بەرهەمەکە دەکاواتە لە کاتی بەکارهێناندا ئەو دوو جۆر سەمادە کە جوتیار بەکاری دەهێنێ بۆ بەرهەمەکانی ئەو ڕووەکە کە چەقێنراوە هیچ توخمە خۆراکێک لە خاکەکە وەرناگرێت لەبەرەوەی ئەو توخمە خۆراکە زۆرانەی کە لە مادەکەی ئێمەدا هەیە ڕاستەوخۆ پشتیوان و پاڵپشتەوە هەموو نەقساتەکانی پڕ دەکاتەوە لە کاتی گەورەبوونیدا ئیش لەسەر ڕێگەکەی دەکات بە تەندروستی دەهێڵێتەوە بەرهەمی بەرزیات دەکات جیاواز لە هەموو سەمادە کیمیاییەکان ئەو پەینە ئەندامیەی ئێمە جێگرێوەیەکی باشی هەموو سەمادە کیمیاییەکانە لەبری چونکە نابێتەوە هۆی زیانگەاندن بە ژینگە و دابەزینی کوالەتی خاک ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە و هەروەها کولفەیەکی کەمیشی تێدەچێت کولفەیەکی کەمیشی تێدەچێت و باشتری نیشە بۆ هەموو بەرهەمێکی کشتتوقاڵش دەبێت گەنم جۆ سەوزەڵاتەکان هەروەها بەرهەمی باخەکان بۆ هەموو جۆرێک دەبێت هەر ڕووەکێک کە بەری بێ ئەو سەمادەی ئێمە دەتوانرێت سوودی لێ وەربگیرێت و ئینتاجی بەرهەمەکەی زیاد کات یەک خاڵی تریشکە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە تەنها ئیش لەسەر بەردەکاواتە باڵای درەختەکە ئەوەندە گەورە نابێت کە جاری وهەیە دەبێتە هۆی چۆن بڵێ ئیزعاجبوونێک لە کاتی ئەوەی جوتیار بەرهەمەکەی کۆ دەکاتەوە بە پێچەوانە لە سنوورێکی کەمدا گەشەکەی زیاد دەکات و تەنها بەری زیاد دەکات و ڕەگی ڕووەکەکەی بە سەلامەتی تەندروستی لە ژێر خاکدا دەمێنێتەوە کە ئەوەش هۆکارێکی ڕئیسیە بۆ ئەوەی کە ڕووەکەکە تووشی نەخۆشی نەبێت کە ڕێگەکەی تەندروست مایەوە.